هەواڵی یەکەمی بەرنامەکەی ئەم ڕۆمان وەرکشۆپێک لەبارەی بەرهەمهێنانی فیلم بە مۆبایل لە کەرکووک بەڕێوەچێت. سانتەری ڕۆشنبیری کەرکووک باوکاری پلەتفۆرمی فیلمسازان وەرکشۆپێکی لە کەرکووک دەست پێ کردووە. ئەمانز لە ڕێخستنیە وەرکشۆپە ئاشناکردنی فێرخوازانە لەسەر بەرهەمهێنانی فیلم لە ڕێگەی مۆبایلەوە. لە ناو مۆبایلەکانیانە چەند پێگەیەکەیە، چەند ئەپلیکیشنێکە یان چەند ئاپێکەیە، ئەگەر بە ئەنگلیزی بێتوانرێت ئەو ئاپانەیان ئاشناکەین کاتوانن فیلمی پێ بنووسن و ئەو ئاپانە ئاسانکاریان بۆ ئەکات بۆ ئەوەی ئەگەر بتوانن ڕۆژێ لە ڕۆژان بە ئەنگلیزی سیناریۆکانیان بنووسن، سیناریۆکانم بچێتە پێشبڕچەی سیناریۆ جیهانیەکان، فێری ئەوەیانەکەین لە هەمان کاتە لە ڕێی کامیرەکانەوە فێریانەکەین کە چۆن ڤیددیۆ بگرن و ڤیددیۆکان چۆن ڕەنگسازی تیا بکەن و چۆن ئیتر گۆشە نیگا و هەموو شتەکانی ئەوەی کە لە کامیرەیە پێویستە بۆ فیلمێک هەمویان ئاشناکەین پێی. فێرخوازانی وەرکشۆپەکەش بە گرنگیەوە لەکردنەوەی وەرکشۆپە دەڕوانن. گرنگی ئەو خورە لەوەیە کە کۆمەڵی هونەرمەندی گەنج، کۆمەڵی هونەرمەندی لاو هەکاتوتنە پێشەوە ئەیانەوێت فێریەوە بن، چۆن سیلانۆ بنووسن، چۆن فلیم دروست بکەن لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە. دەستخۆشی مامۆستا سەرکەوتەکەم کە ماندووە بێ لەگەڵمانە بۆ ماوەی مانگێکە هەوڵەوەدا کە چۆن لە ڕێگەی مۆبایلەکانمانەوە بە کەمترین تێچوو کورتە فلیمێکی دروست بکەین پڕمانابێ و ئامانجی خۆی بگەنێتەوە بتوانێت ئەو کەسانی کە لە ماوەی ئەم مانگەدا لەم خۆلایەن بتوان ئەو فلیمێکی دروستەکەن بەشداری فستیڤاڵەکانی دەرەوەی وڵاتیش پێ بکەن. وەرکشۆپەکە بۆ ماوەی مانگێک کراوەتەوە. فێرخوازان ڕاهێنانیان پێدەکرێت کە چۆن فیلم لە ڕێگەی مۆبایلەکەیانەوە بەرهەم بهێنن.